ڕاستە و باس ئەەکەم لەسەر بەڕێوەچوونی کۆڕێکی شعری بۆ بەشێک لە شاعیرانی کورد لە شاری ئیستەنبول کە ئەم شاعیرانە تێکستە شعرەکانی خۆیان لە بەردەم دەیان هونەرمەند و ڕۆشنبیری ئەو وڵاتە پێشکەش کرد. خاتوونی شاعیر خاتوو کەژاڵ ئەحمەد کە هەمیشە جێگای شانازیە لە ستۆدیۆی کورسات مەگەزین میوانمانە. خاتوو کەژاڵ بەخێر هاتی، بەخێر بێی سەر چاومان، چاوەکانتان خۆش بێت، سڵاو لە بینەرەکانتان، سپاس بۆ تۆ، سڵاو لە تۆی عەزیز. زۆر زۆر سپاس، بەخێر هاتی دووبارە. ئەم کۆڕە چۆن ساز کرا و ئێوە چۆن بانکێشت کران و لەژێر چ ناو نیشانێک بوو؟ ئەم کۆڕە بۆ سێ شاعیر بوو، من بووم و کاک مؤید طیب لە دوو هۆکەوە، کاک تەلعات تاهیر. بێجگەلەوە پێشنگایەک هەبوو کە هونەرمەندی گەورە کاک ڕۆستەم ئاغا بوو. ڕۆژی 16 مانگ لەلایەن ئیسماعیل بێشکچیەوە پێشنگاکە کرایەوە. دواتر لە 7 مانگە کۆڕە شعرێکەمان کرد. کێ ئەم چالاکیەی ڕێخستە بوو؟ ئەوەندە ئەتوان بڵم زیاتر لایەنێکی ئەدەبی و هەروەها ناوێکی گەورەی وەکو ئیسماعیل بێشکچی بوو، ئەو داکۆکی کار و دڵسۆزەی دۆزی کورد کە ساڵانێکی زۆری تەمەنی لە زیندانە لە پێناوی دۆزی ئێمە بردۆتە سەر و ئازاری چەشتووە. لەوێ ناوەندێکی هەیە کە بریتە لە کتێبخانەیەکی گەورە و لە نووسینگەیەک قسەمان لەگەڵ کرا کە ناوەندی ئیسماعیل بێشکچی کە بە وەقفی ئیسماعیل بێشکچی ناسراوە لە ناو ئەستەنبوڵە، و هەروەها گۆڤاری کوردستان کرۆنیکەڵ کە گۆڤارێکە بە ئینگلیزی دەرەچێ، و هەروەها چاپخانەی ئاڤێستا کە وەشەنخانەیەکی دێرینە ساڵانێکی زۆرە لە ناو ئەستەنبوڵە، پێگە و توانایەکی خۆی هەیە. ئەو چاپخانەیە لە 2006 دیوانێکی بۆ من چاپ کرد بوو، بۆیە خۆشحاڵانە لەم چالاکێشە بەشداری کرد. یعنی ئەتوان بڵم سێ لایەن سپۆنسەری کارەکانی ئێمە بوو لەو دوو چالاکیە جوان و بەرچاوی ئەستەنبوڵە کە ژمارێکی زۆر لە کوردانی ئەستەنبوڵ بەشداریان تێکرد بوو. باشە، هەمیشە کە ئەوترێت وڵاتی تورکیا یان شارێکی وەکو ئەستەنبوڵ و ئێوەش سیان لە با بڵێن شاعیرە دیارەکان کە بەشێکی زۆری تێکستەکانتان گوزارشتە لە ئازار و لە مەینەتیەکانی گەلی کورد. تۆزێک سیر نییە کە لە شارێکی وەکو ئەستەنبوڵ سێ شاعیری دیاری کورد تێکستەکانی خۆیان پێشکەشەکەن؟ ئەمە چ قسە و باسێکی بە دوای خۆیان هێنا؟ ئەمێ ئەو بزانین. هەمیشە حەزمان لەو هەنگاوانەیە، ئەو هەنگاوانەیە کە قسە و باس دروستەکە. لە ڕاستیە شاعرە ئازاکان و نووسەرە داهێنەرەکان هەمیشە ئەوانن کە هەنگاوێک هەنێن کەسانی تر زۆر دوو دڵن لەوەی ئەو هەنگاوە بنێن. ئێمە زۆر دڵنیا نەبووین لەوەی کە چیمان لێ بەسەریەت لەو چالاکیەیە. ئەتوانم پێت بڵم تەنانەت ئەهات بە بیرمانە ئێمەش وەکو ئەو کەسەی سپۆنسەری کارەکەمانی کردبوو زیندانی بکرین، بەڵام هیچ شتێک نەیترساندین. ئێمە ئەزانین لە ناو شاری ئەستەنبوڵە 6 ملیۆن کورد هەیە و هەنێکە لەن 10 ملیۆن، و چەندین دەستگا و دامەزراوە و نووسەری دیار هەن لەو شارە ئەژین. چاپخانە هەیە لە 2006ەوە کتێبی بۆ من چاپ کردووە، ئەمەیە قەهوەیەک لەگەڵوی. چەندین کەسانی دڵسۆز هەن. ئێمەمان توانی ئەم پڕکێشیە بکەین، ئەو چاونە ترسیە بکەین، بەڵام بێمە ترسیش نەبوو بێگومان. هیچ کەسێک گرنتی سەلامەتی ئەمەی نەدابووینێ. ئەو کەسەی کە کۆڕەکەی بۆ ئەکردین خۆی زیندانی بینی بوو. لەگەڵ ئەوەش ئێمە ئەم هەنگاوەماننا. دواتر پرسیاری زۆر ڕوبەڕووی منەکرایەوە کە گەڕامەوە. وەڵامی هەندێ لەو پرسیارانەم دایەوە، زۆر وەڵامی هەندێک لەو پرسیارانەمە. ئەنو بۆچی لە تورکیا
بۆچی لە تورکیا کۆڕەکەن بۆچی نەیکەین ئێمە لە هەموو شوێنێک کۆڕەکەین و تومە میلەتی خۆمان بەجێ ناهێڵین لە هیچ شوێنێک ئامادەین ئێمە سەردەمی باز شەعرمانە خوێندەوە ناترسین لەوەی بەسەرمانە بێ زۆر کەسیش زۆری لێ بەسەر هات و چەندان لە نووسەرانی ئێمە گیانی خۆیان بەخت کرد چەندان لە نووسەریانی ئێمە شەهید بوون زیندانیان بینی لە کۆتاییە بەڕاستی ڕێگەی داهێنان و نووسین و شاعیران و ئەدیبە دیارەکان بە گوڵڕێژ نەکراوە لەوانەی پێچەوانەکەی بێ کە هەمووی دڕک و بۆمب و سەختیە ئێمە ئەم سەختیانە بڕین ئەچین بۆ لای گەلی خۆمان ئەچین بۆ لای کۆمەڵی ژن کە لە منە کەسێکی نمونەیە بینەوە لە بواری شعرە من مەترسی ئەخەمە ئەولاوە و ئەچم باوەشەکەم بە خوشکە شاعیرەکانی خۆمە لە هەر شوێنێکی دنیا بن اینجا ئەگەر کورد بن ئەوە باگیانیانشی دەهابێ بەڕاستی ئێمە کە ڕۆشتوین وەک پێم وتی گەرنتی سەلامەتیمان نەبووە بەڵام لەگەڵەوەشا سەلامەت بووین ئێمە پارێزراو بووین بەو پەڕی خۆشەویستی و باوەش و ئامێزی ئەو نووسەرە دیارانەی لە ئەستەمبوڵا ژین ئەو کوردانەی لەوێ ساڵانێک کە ئێمە ئەخوێننەوە وەک یەکێک لە دیدارێک ئاوتی ئێمە دەمێکە کە ژاڵ ئەحمەد دەخوێنینەوە بەڵام ئەمانەوێ بیبینین و هەروەها هەندێک کەس ئاماژەی بەوەدا چەند گرنگە کە شێوەزاری سۆرانی لەگەڵ کرمانجی میکسەکرێ من ئەو میکسەم کرد لە یەکێ لە شعرەکانما کە خوێندمەوە گۆرانیەکە کرمانجی باکوور بوو تەنانەت بە گۆرانیشەوە وتم بۆی بڵم گۆرانیەکانی ئێوە لە دڵ و دەروون و ڕۆحی ئێمەیە ئەژی با من بە شێوەزاری سۆرانی شعر بنووسم و شاعیرێکی دیار بم لەم بەشەی خۆمان من شاعری ئێوەشم کە ئەتوانم بە کرمانجیش شعر بڵام و گۆرانی بڵام باش ئەوەندەی کە من بینەری بەشێک لە کۆڕەکە بووم بە شێوەیەکی جیاواز هۆنراوەکانی خۆت یان تەکستەکانی خۆت پێشکەش کرد و گۆرانی شتوت دەنگیشە زۆر خۆش بوو اینجا ئەمەوێ گوێم لێبێ بەڕاستی سپاس دەکەم بەڕاستی من بۆ ئەوم وتبوو کە وەک گۆرانی بێ ئەوەندەی پەیامم هەبوو کە ئەمیست ئەو لایەنە تۆخ بکەمەوە کێ بە کرمانجی باکوور بوو لەبەرەوەی شعرەکەم بە کرمانجی باکوور نەبوو من نەمەتوانی بیخوێنمەوە بەو جۆرە تەنانەت کەسێکمان دانابوو کە ئەم دیوانەی خوێندەوە بە کرمانجی باکوور کە ئەو گۆرانیە من باشەزانم بیڵم و کرمانجی باکوورە کرمانجیە هاتم بە گۆرانی وتم کەم جار ئەوە بکەم من چەند جارێک ئەو شعرم خوێندۆتەوە بەڵام ئەو گۆرانیە کە گەشتومەتە گۆرانیەکە هەر بە شعر وتومە بەڵام لەوێ خۆشەویستی و ئەو کەش و هەوایی کە پڕە لە کوردبوونی ڕاستەقینە و گێرم وای لێ کردم کە بە گۆرانیەوە بێڵم ئەمانەوەی گوێمان لێ بێ ئێمەش کەژاڵ خان بە چاوانم هیوادارم بتوانم بۆ ڕۆحێتەوە بیخوێنمەوە بۆ ئێوەش لە دەنگ تا بمنێژە بۆندێ بۆنی خۆشی نالی لە سنگوبەرۆکی واڵای غەریبان لە شەپۆلی قژی بسفۆر لە دیواری پاراپالاس لە دەنگی مۆسیقاش کەوا باوە لە ئەم ناوە لە بری مناڵ نۆتەی ئاواز یاری بکەن لە کۆڵان من کچی پەلکە ڕێواسم بنەچەم پەلکە گیا ئەڕۆم و ئەشکی ڕژاوم زەردەشتە بەبێ ئاڤێستا خۆزگام توانی پێی بڵێم لە دەنگ تا بمنێژە یان لە ئاوازێک تا سەد دڵم پێویستە بۆ دڵم بۆ ئەوەی شێعرم باست کە
شەرمنە زمانی ڕۆژانەی شاعران هیچ ناڵێ قسەیان باوەڕ بە نیگایان بکە یان بە بەرامەی شارێکیان باسم بکە بۆ پەنجەت لە ناو چاڵی نیازی دیواری ئایا سۆفیادا یان بۆ شنەی شەپۆلێکی نازەنین کە وەکو خۆت ختورە بێنێت بە دڵدا من هەر ئەبێ ئەو گۆرانیە بڵێم کە ئەڵێ دەیار یار یار دەیار یار یار دەیار یار بێتە سەبرا من نایێ دەیار یار یار دەیار یار یار دەیار یار بێتە خەوکە من نایێ نایە بە دڵمدا بڵێم لەو دەستی مەبەردە ئەڤینی بکوول و دەردە لاو کۆ دەستی مەبەردە باسم نەکەی بۆ میرەکانی بابان و ئەردەڵان بۆ کۆتری بەرفوارێ حەوشەکەی ماڵی مەستورە بۆ هیچ کەسێ لە دڵمایە بە دوای بەڵێنێ کابڕۆم لە نێوانی شێرکۆبێ کەس و نالیدا تا بزانم وەک دیوانی دەربەندی پەپولا ئەڵێ ئەو شەوە دووقۆڵی درەنگان لە کەناری ئەو گۆمە خەمگینەی نیشتیمان ئەو لوتکانە بە یەکگەشتن یاخود نازانم من بۆچی ئەڵێم کە هەڵفڕووکاوە پرسیاری حەبیبە لە چاومە چۆنە یاری هەرگیز نەگەڕایەوە بۆ بەرسێبەرێکی خانومانی خاک و خۆڵ نەهاتەوە بۆ شارە زور نازانم بۆ بەڕەقیب ئەڵێم من کچی گژوگیام دایکم چڵێکە لە درەختی شار و باوکم مێوێکە لە ڕەزی لادێ بۆن دێ بۆنی بێگانان دێ لە دەور و پشتان دێ بۆنی خۆشی بارانیش دێ کە نەرمتر لە فرمێسکم دێتە خوارێ و قەسیدەی نەمردم من ئەگەر ئەم جارە بێ تۆ تەڕ دەکات سەد حەیف خوێن شیرین من دێمە ئەستەمبوڵ و ناتبینم تۆ دێیتەوە سلەیمانی و نامبینی لە دەنگتە بمبینە و بم دوێنە و بۆنم کە خۆتەزانی کچی وڵاتی گۆرانیم بنە چەم ئاگرە لە چاوی جوان تا بمنێژە و لای گشت جیهان باسم بکە یاخوا دەنگت هەر خۆش بێ و دەست و خامەت هەر خۆش و ڕەنگین بێ دەستەکانت خۆش بێ حەزەکەم بزانم کاتێک کە تێکستێکی لەم جۆرە کە بەڕاستی زۆر درامیە و دەیان چیرۆک لە خۆگرێت و دەیان ماناش ئەبەخشێت تەرکیزی ئەوان چۆنە بێت یان ئەوان دواتر چۆن باز لە تێکستەکەی تۆکەن و چۆن وەسفیەکەن من زۆر جار پێم سەیرە بێ کە ئەوانەی لە زمانەکەشمان نەزانن لە کاتی کە شعرەکانە خوێنمەوە زۆر تێکەڵە بن لەگەڵ دنیای شعرەکانە لەو باوەڕیان نیم هیچ شێوەزارێکی کوردی هەبێ یەکێکیان لەوی تریان تێنەگا ڕاستە من لە هەمویان تێگەم بۆیە بۆ باوەڕەوە شعرە خوێنمەوە کە ئەوەی کرمانجی باکوورە زانێ بە دڵنیاییەوە لە سۆرانی تێگا لە کرمانجی بڵێن ناوەڕاست تێئەگا و ئەوەی بە هەورامی قساکە من بۆ لێی تێئەگەم زمانی عەرەبی چەند دەوڵەتن هەریەکان بە جۆرێ قساکەن لە کۆتایی ئەڵێن زمانی عەرەبی پێم وایە زمانی کوردیش هەمان شتە و زۆربەی زمانەکانی دنیا شێوەزاریان هەیە بەڵام زمانی ئەدەبیات و ستانداردیشیان هەیە ئەم شێوەزاری ئێمە کە ئەم ناوچەیە سۆرانیە ستانداردی زمانی ئەدەب و داهێنانە زۆرترین دەق و داهێنانی پێ نووسراوە
ئەوان هەوڵە دەن لێی تێبگەن و چەند ساڵە هەوڵی شێدەن ئێمەش هەوڵە دەین لەوان تێبگەین زۆر نزیک بووینەتەوە لەوەی کە من سۆرانی خوێنم و هەستمە کرد زۆر بە جوانی دوای قسەیان لەسەر شعرەکانە کردەوە و باشیش لێی تێگەیشت بوون. خانمان ڕەیان چی بوو لەسەر تێکستەکان؟ خانمان زۆر خۆشحاڵ بوون لەبەرەوەی زۆر کەم ڕێیەکەوێ کە نووسەرێک ژن بێ و زۆر لە بربەستەکان بپچڕێنێ هەر لە وڵاتەکەی خۆیان بربەستەکان تێپەڕێنێ نەک سنووری وڵاتەکانیش ببڕێت و بتوانێت بچێت شعر بخوێنێتەوە ڕوبەڕووی جەماوەرێک کە ئەگەر یەکێکی تر بێڵە من لەوانەیە لێم تێنەگەن لە کاتێکە پێشوازێکی ئەوەندە جوان و جیاواز لەو شعرانی من کرا لەوانەیە هەر بۆ خۆم کە جلی کوردیم لە بەرابوو ئەوەی کێک بوو بێ لە کلیلی تێگەیشتن لە من بە تایبەتی بۆ خانمەکان زۆر لە نووسەرەکانیان هاتبوون ئەو ڕۆحێتەم زۆر پێ جوان بوو زۆر پێ جوان بوو زۆر ڕاستە. پێم خۆشە پرسیار لەسەر قۆناغەکانی شعری تۆ بکەم لە چ قۆناغێکە زیاتر هەستەکەی وەکو ژنێک ئەنووسی و بۆ ژن ئەنووسی و بۆ خەمەکانی ژن ئەنووسی و ئەو ئازارانی کەمینەیەک هەیە لە چ قۆناغێکی نووسینی تۆیا زۆر ڕەنگی داوەتەوە؟ سپاس دەکەم بۆ پرسیارە وردەکانت کە دڵنیام قۆناغەکانە بینی کە چۆن ڕۆشتووە لە شعری شۆڕژگێڕیەوە بۆ هەستی ژنانە ساڵانێکی زۆری خایاندووە و بە قۆناغە خوێناویەکانی خەباتی ژنانیشە تێپەڕیوە دوایی مەسەلە نیشتیمانیەکان و هەروەها فەلسەفیەکان ژیان بەگشتی شعر هەموو یەگرێتە باوەشی خۆی. من پێم وایە ژنێتی لە ناو شعری هەر شاعرێکی ژنە درێژەی هەیە تەنانەت کە شعرێکی سیاسیشە نووسێ بە نەفەسێکی تر ئەینووسێ زۆر ژنانێ لایەنێکی ژنانە لە شعرەکانیا تەرحەکە. من خۆشحاڵم بۆ ناکە من توانیومە هەستی ژنانە دەربڕم خۆشحاڵم بەوەی کە لە سەردەمانێکە کە ژن لە دەرەوەی مێژوو بووە دواییەتەوە ناو دەقەکان کە ئەمە بۆ خۆی ئەوەم سۆگەرەکە ژن لە ناو مێژووە بێ باس کرێت لە ناو دەقەکانی خۆشمارژنە نووسەرە دیارەکانە هێنمەوە هیوادارم لە ئایندەشە وا بێ مەستورا بێ زیندوو بێ لە ناو ڕۆمان و چیرۆک و لێکۆڵینەوەکانی ئێمەیە هەموو ژنە دیارەکان ئەوانەی خەباتیان کردومەوە مەسەلەی ژنان پێویستە لە کاری میدیاییە دیار بن هەر بە خۆت ئەم هەوڵە کە زۆر جار بینیومە قڵەمەکانی ژنانە هێنی نووسەرە ژنەکان ئەهێنی گفتوگۆیان لەگەڵەکەی ئەمە بۆ خۆی ئەوە نیشانەدا کە بەلاتەوە گرنگە شتێکی پەراوێزخرا و کەسانێکی پەراوێزخرا و ئەدەبێکی پەراوێزخرا و لە ناو مێژووی ئەدەبیاتی ئێمەیە بهێنیتە بەرچاو بڵێ ئەمەش هەیە ئەمەش هەیە و هەوڵەکانی خۆی پێشکەشەکە بە ئومێدی ئەوەی کە لە ئایندەیە ئەدەبی ئێمە ببێ بە ئەدەبێکی جیهانی وەک چۆن ئێمە ئەدەبی جیهانیە خوێنینەوە خەڵکانیش زۆر بەلایەنەوە گرنگ بێ کە ئەدەبیاتی ئێمە ئەخوێننەوە و شانازیشی پێوە بکەن. زۆر ڕاستە. ئەگەر بینەوە سەر کۆڕەکە پێم وابێت تێکستەکانی ئێوە هاوشان بە نمایشکردنی چەند تابلۆیەکی هونەرمەندی گەورەی شێوەکە ڕۆستەم ئاغا لە تابلۆکانی ئەویش هەر گوزارش لەکۆن بێگومان لە کورد و ئازارەکانی کورد و ئەویان چۆن بوو ئەو کۆنتاکتتان چۆن کرد بوو؟ ئەو کارە بە هاوبەشی بووە توانم بیرۆکەی کۆڕەکە بڵم کە گەیشتە ئێمە لە ڕێی هونەرمەند و هاوڕێی ئازیزم هونەرمەندی گەورە کاک ڕۆستەم ئاغالەوە بوو. تابلۆکانی ئەو زۆر لە کورد بوون ئەڵێن ئەگەر پیشانی هەر کەسێکی بی هەر بە ڕەنگەکانی کوردانن بێجگەلەوە ئەو ئەفسانەیەکی کوردستانی باکووری هێنابوو ئیشی لەسەر کردبوو کە شەهمارانە شایماران منیش بۆ خۆم ئەم دیوانم کە 2006 چاپ بووە لە چوارچێوەی چاپکراوەکانی پرۆژەی شەهمارانایە شایماران کە ئەفسانەیەکی دێرێنی ناوچە کوردیەکانی
ینی بڵین کوردستانی باکوورە زۆر بە جوانی ڕەنگی یابۆ لە ناو تابلۆکان هەر تابلۆکان بۆ خۆیان بووبوون بە باگراوندێکی جوانی کۆڕە شەعریەکەی ئێمەش ئێمە مانوویست بڵین کە هونەرەکان هیچیان جیاواز نین لە یەکتر شەعرە توانێت تابلۆ بێت تابلۆ توانێت شەعر تەواوکە و شەریش تابلۆکان تەواوەکە جوانتر و قوڵتر نیشانی ئەدا خەڵکێک کە لەوێ ئەهاتن کوردانی باکوور زۆر خۆیان لە تابلۆکانی ڕۆستەم ئاغالەیە ئەبینیەوە لەو ڕەنگە کوردانە پاکەیە و بێجگەلەوە لەو ئەفسانانەیە کە کاری لەسەر کردوون هەمووی بنەمای و چیرۆکێکی کۆنیان هەیە کە ڕەگ و ڕیشەکانیان بۆ ناوچە دێرینەکانی کوردنشین ئەگەڕێتەوە ئەیتر لەبەر ئەوە کارێکی زۆر گەورە و جوانی کرد تەنانەت بۆ جێگەی سەرنجی زۆرێک لە ئامادەبووەکان لە هەمووشی دیارتر ئەوە بوو کە ئیسماعیل بەشکچی بۆ خۆی پێشەنگاکەی کردەوە وتەیەکی جوانی پێشکەش کرد لەویایە ڕۆستەم ئاغا لە وتەیەکی سپاسگوزاری بۆ ئیسماعیل بەشکچی وتی بەڕاستی پێم سەیرە کە تا ئێستا لە ئێمەی کورد بێزار نەبووی هەر بەردەوامی لە پشتیوانیمان اینجا ئەمە زۆر زۆر ڕاستە جێگەی سوپاس بوو لە کاتێکە ئەو دوای کۆڕەکەمان هەمومانی خەڵات کرد خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشین کە سپاسگوزاری بوو بۆ ئەو یەکەم چالاکیەی دەستگاکەی خۆی بە هاوکاری لەگەڵ وەشەنخانەی ئاڤێستا و لەگەڵ کوردستان کرۆنیکە زۆر باشە کەژاخان بەرهەمی داهاتوت یاخود چ پرۆژەیەکت هەیە کە لە بەردەستە بێ و من دوو کتێبم هەیە یەکێکیان دیوانە شعریەکەمە ئیتر ئامادە بووە و لە چاپخانەی کارۆوەکەمیشە چاپە بێ دەمکوژێنیتەوە بۆ ئەوی دابگیرسێم ئەو دیوانە نوێکەمە هەروەها ئەو کتێبش کە لەسەر کوردەکانی ئوردون بوو دەمێکیشە زۆر دواکەوتووە لەبەر هەنێ هۆکار ئەویش هەردووکیان بەیەکەوە لێک کاتا و لە مانگی حوتا لەژێر چاپا بن دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری زیاتر و هەر سەرکەوتوو بیت سوپاس دەکەم خاتوونی شاعیر کەژاڵ ئەحمەد زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس